دۆناڵد ترامپ جەخت لەسەر وەرگرتنەوەی بنکەی باگرام لە ئەفغانستان دەکاتەوە کە کاتژمێرێک لە بنکەی ئەتۆمی چینەوە دوورە. ئەوەش ڕاستیە. باگرام نزیکە لە دامەزراوەی ئەتۆمی چین لە ڕۆژاوای وڵاتە. ئەوەش پێگەیەکی استراتیژی دەداتە واشنگتۆن بۆ چاودێریکردنی هەستیارترین دامەزراوەکانی ئەتۆمی پەکین. بەڵام ئەوە تاکە هۆکار نییە، بەڵکو باگرام کەمتر لە 1000 کیلومتر لە ئێرانەوە دوورە، تەنها 1650 کیلومتر لە تارانەوە دوورە، هەروەها 500 کیلومتر لە تاجیکستانەوە دوورە کە شوێنی بنکەیەکی گەورەی سەربازی رووسیایە. سەربارەی ئەوەی 2500 کیلومتر لە خاکی رووسیاوە دوورە. هەروەها لە ناو ململانی پاکستان و هندستاندا باگرام تەنها 400 کیلومتر لە ئیسلاماباد، 1000 کیلومتر لە نیودەلهیەوە دوورە. لەگەڵ ئەوەشدا بنکەکە بوارێکی ئاسمانی فراوان دەداتە ئەمریکا لە ناوچەکە بە درێژایی 1100 بۆ 2000 کیلومتر. هەروەها ئەفغانستان سەرچاوەی سروشتی دەرنەهێنراوی بە بەهای هەیە، وەک مس و زێڕ و یۆرانیۆم و کانزای دەگمەن. هەوڵ ئەمریکا تەنها بۆ کۆنتڕۆلکردنی ئاسمان نییە، بەڵکو بۆ چاودێریکردنی نایارەکانیەتی. باگرام بۆ ئەمریکا پێگەیەکە لە ئۆراسیا کە نزیکە لە بنکەی ئەتۆمی چین. سنوورەکانی رووسیا بەو هۆیەشەوە ڕەنگە ڕەنگڕێژی هێز و هاوسەنگی وڵاتان بکات لە داهاتوودا.